قاتمو وی حقتان کەم بەڵێ وی حقتان کەم ناتوانم قسەش بکەم زۆر گەرمە ئەو ماسکە زۆر سووکە سلام بەخێر بێنەوە بە ڤیدیۆیەکتر لە چەناڵەکەم لە چەناڵی مەبەست کینگە ئەمڕۆ باسی کپۆپ بکەین کپۆپ نا کپۆپ نا کیپۆپ ئەمڕۆ باسی کیپۆپ بکەین کیپۆپ چییە؟ ئایا کیپۆپ یعنی چی؟ بەمان گروپێک ئەناسین بە ناوی BTS کە گروپێکی بەناوبانگە و ئەشڵێن کیپۆپ چییە؟ کیپۆپیش گۆرانی کۆریە کۆریەن پۆپ ئەیترانی پۆپی کۆری گۆرانی کۆریەکان و ئیزانی کە باسی گۆرانی کۆری کرێسەستان ببیێتەوە ئێستا گۆرانی گەگەمستالتان ببیێتەوە ئەمڕۆ باسی گروپێک گەگەین بە ناوی BTS کە زۆربەتان داواتان کرد بە زۆربەتان نامەتان ناوچاواتان وت بۆ سناپچات لە ئینستاگرام واتان وت ئەو ئینستاگرام فۆڵۆمانکەن هەنی ئات سکرین کە باسی BTS بکەم و BTS چییە؟ ئەو گروپە کێیە؟ نال خۆنەوە BTS مانای چییە؟ ئەوە کەسانەکەین ناو گروپە و بۆ چیوا بەناوبانگە و ئایا شایانی سیرکردنن بینەرێکی زۆریان هەیە و هەوادارێکی زۆرشیان پیدا کردو سەتا BTS وشەیەکی کورتکراوە بە ناوی بانگتانگ بۆیس یان خۆت مانایشتر لای خۆیان لە کۆری بانگتان سۆیۆندۆن نازڵ چی نووسرا بوو؟ ئۆکێ بانگتان سۆیۆندۆن کۆری نازانم لە این نووسمەوە بەتەمای چی بانگتان سۆیۆندۆن بە تەواوەتی ماناکەی نازانم بەس ئەگەر لەکم دابێتەوە وە بزانم واتە کوڕا بە دڕعەکانەوانی دەرعین لەبەرایتر نازانم ئەوە بزانم مانای ئەگەینێ ئەگەر غەڵەتیش بوو ئەوە لە کۆمنت بۆ بنووسن جەماعەتی ئارمیەکان بۆم بنووسن زانتی ئەها بۆش ناوی لە خۆیان ناو ئارمیش کورتکراوەیە کورتکراوی ئارمی ئەوی ئەیزانە بینوسێ لە کۆمنت جا لە ناو گروپی BTSدا 7 نەفەر هەیە ئۆکەی بینن ئەو سەر و شکلانەیە اینجا لەوە خۆشتر هەریەکیان دوو ناویان هەیە ینی ناوی نیکنەیمیان بەکاردێنن واتە نازناوی خۆیان و ناوی ڕاستیشان هەیە بابزانین ناویان چییە؟ یەکەمیان جین ناوە ڕاستەکەی کیم سیۆن جین دووەمیان جمین ناو ڕاستێکەشی پارک جیمن سێمیان جۆن کوک ناو ڕاستێکەشی جۆن کوک چوارم دانیان وی ناو ڕاستێکەشی کیم تاین هۆنگ پێنجەم دانیشیان ڕاپ مۆنستەر کوتکراوی ناوەکەی RP خۆش پاوجیە RP چەنە لە پاوجی لە کۆمنت بینوسە بزانمی چێ زۆرترە منی خۆم نازانمەشە نەم کڕێەوە ناو ڕاستێکەشی نام جۆن شوگا ناو ڕاستێکەشی من یۆنجین هەر بەجددی ماندووی کردم ناو خوێندنەوەکانی زۆر هەمووشم نووسیوە چکە ناوەکانی سەیرە هیچ ناوە ڕاستەکەم مەبەست بەهادینە و ناز ناوەکەشم مەبەست کینگە مەبە ئەنتەرە مەبەست لامایە بەهاکەرە باش دیتر زۆر نازناوم هەیە نازانم من جیاوازترە ئەو گروپە لە ساڵی 2013 وەزان دەستیان پێکرد بە زیاتر بەناوبانگ بن بە دەرهێنانی ئەلبومێکی Love Yourself بە دانەیەکی تریش وەزانم Love Yourself تیر زیاتر شۆهرەتیان بەدەستێنا کە لە هەموو دەوڵەتەکان بینەریان هەبوو بە تایبەتی لە دەوڵەتە عەرەبیەکان بینەریان زۆر بوو تەقینەوە بەناوبانگبوونیشان لە هەموو جیهان هۆکارەکەی لە ساڵی 2017 بوو کە کاتی گۆرانی DNA دانا شم BTSم لەو کاتە ناسی لە DNA ناسیم وە گۆرانی ماک درۆپ بەس نازانم هۆکارەکەی چییە کە ئەوانە ینی ئەوە بەناوبانگ بوون جیاواز بوون خۆشەویست بوون لای خەڵک ڕای من هۆکارەکان بۆ چەند هۆکاری دەگەڕێتەوە بەلای منەوە یەکەم کرێنانی ینی تەئسیرات و ینی مۆنتاژکردنەکەی و ئیقا و گۆرانیەکانی و تەئسیراتی ڤیدیۆکە لە دوایان و ئەوانە زۆر کاریگەری هەیە لەوەی کە ئەم میوزیک ڤیدیۆ دەری دەکەن سەرنجڕاکێش بێت و خەڵک بۆ خۆی ڕاکێشێ ئەمە یەک دوم هۆکار ئەوەیە کە ئەو گروپە لە ناو میوزیک ڤیدیۆکانیان لە ناو کلیپەکانیان دانس دەکەن دانسەکانە بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێش دەکەن و هەموو بێکەوە ئەیتر ستایل بەکاردێنن و لەگەڵ گۆرانەکە بگونجێت و دانس لەگەڵ دەکەن واتە بێتکە لەوەی ئەوانە بێژ ڕاپەرن دانسەریشن ئەمە ئەو دانسێکەوان دەکەن لە گروپەکان تریزیان دەکات و کە بەناوبانگبوونم لە گروپی وان دایرەکشن کە من خۆم زۆر متابعی وان دایرەکشن دەکەم
you've got that one. شغله من دایرکشن جێتەوە فانەکەی من دایرکشن نەزانم من بەسم چیە گروپە بەدانس جیاوازن وە سێم هۆکار ئەوەیە کە تۆزێک قشتن هانی قشتن تێبێت زۆربەی کۆریەکان زۆربەی قشتن هانی ئەها گجی لینە هانی حەزەکەی بیان خۆی هانی ناکرد بەڵام لوسن داغۆ لوسن میکاز دەکەن عادەسە دەکەن ئەوە کارەکەی بەڵام ناوی گۆرانەکانیان خوراافی ینی زۆر سەیر و سەرنجڕاکێشە خۆشنی گۆرانی لای منیش لایەن BTS DNA کەی پۆپەر زۆرم با بڵێن گروپێکی تریشەیە گروپەکان کچن ئەوانە بە ناوی بلاکپینک واتە ڕەش قۆمەی ئەوانەی کە فانی بلاکپینکن لە نالە خۆ ناو بلینکەکان ینی بژی بلینکەکان و شتانە و ئەوانەی فانی BTS پێیان دەڵێن ئارمی بژی ئارمێک بۆ خۆشین گۆرانی بلاکپینکیش لای من بومبەیە Boombayah. What do? Do. Hit you with that do. Oh yeah. دوش گۆرانیە بۆیە واموت زۆر کەس داوای ڤیددیۆی کرد کە لەسەر BTS بیکەم و ریاکشنیان بۆ بکەم حەز نەکرد ریاکشن بۆ گۆرانەکان کە چکە گۆرانەکە ریاکشنیان بۆ کراوە پێشووتر لەسەر من نەماوە تۆ ریاکشنیان بۆ بکەم وتم با ڤیددیۆکە جیاواز بێ باسییان بکەم چکە زۆربەی ئەوانفانی BTS وانە کەس دەکەن ئەو گروپانێک کە خۆشیان دەوێت بناسرێ بە ناوبانگ بێت منیش باسم کردن لە بەردڵی ئەوان جەماعەتی ئارمێکان و جەماعەتی بلینکەکان و تر جەماعەتی و کەی پۆپەرەکانی تر خۆت هەرکەی بلایکی ڤیددیۆکە بکە و ئەگەر ئەو ڤیددیۆە گەیشتە سەروی 15,000 لایک پازەکەمە گەیشتە سەروی 16,000 لایک 1000 فەرقە قەینە گەیشتە سەروی 16,000 لایک خۆم دەکەم بە BTS گەیشتن بێت گەلەمەش خۆم دەکەم BTS پێششم ڕنگ دەکەم وە تاوە چیتر ماوە خلاص تاوە میکاپیشەکەم جەماعەتی BTS شتانە مێنەوە لای منەوە کاکە بەس ئەوەی بەدڵی بوو لایککەن سبسکرایبکەن ئیتر شتانە ئەبێ 16,000 لایک بێت چونکە ئەو ڤیددیۆیە لە مێژە داواتان کردو زۆرترین داواکاری لە کەناڵی من باسی BTS بکە زۆرترین داواکاری کەناڵی من باسی BTS بکە وەگەر چاوەڕوانی کلیپی من و میر عومەر ئەگەر چاوەڕوانی کلیپی من و عومەر ئیسماعیلن ئەوە لایکە ڤیددیۆکە بکە ئەگەر نەگەیشتە 10 دقەش ئەگەێنمە 10 دقە تا ڤیددیۆکی تر هەر شاد و بەختەوە بن بابای ئەوە دەزانێ من چاوم لە چاوێتی من چاوم لە هەموو هاوڕەکانێتی خۆشی خراپنی حەزم لە تامێتی تۆزەکی تر گەورەبی خۆتەخانەی شارێکی ئەیلا شتێ بەتە حەزم لە ناوێتی جست پێش پەرە خۆیە زانە کە باوێتی ڕاگا دەڕۆ هەموو چاوی لەسەر چاوێتی بەڵام جارە من ناڵم خۆیە زانێ ماوێتی ناز دەکەیلا پار بە میلیۆ سەرفەکەیلا ئەیلا بە هیچ تێر نابە ئەیلا لوی و فلیپ نەبێت لە بەرناکە ئەیلا با بێتەلەم ئاوە مەغرور نابێ زەلەم خۆت ڕاخە لە بەرچاو شادمان کە دڵم بە یەک سەلام با بێتەلەم ئاوە مەغرور نابێ زەلەم با بێتەلەم کەس وەک تۆ نابێتەوە ئەیلا ئەیلا و هاوڕەکانی بابێن کازینۆ و پارە بابێن دریم پاردی و دەنس بابێ کوردیش خۆی لەگەڵ وەزعەکە ڕادێ شێتی کردومە ئەیلا مەکر و نازی ئەیلا وا جوڵێتەوە ئەیلا بیڵا بوو بەمەوە با بێتەلەم ئاوە مەغرور نابێ زەلەم خۆت ڕاخە لە بەرچاو شادمان کە دڵم بە یەک سەلام با بێتەلەم ئاوە مەغرور نابێ زەلەم با بێتەلەم کەس وەک تۆ نابێتەوە ئەیلا